سڵاو چیە بەڵە پێشتر باسی هۆکارەکانی وشکە ساڵی و گرفتەکانی کەماوی ئەوانەمان کردووە ڕۆ لەسەر بابەتێکی دیاریکرا و قساکەین کە هەڵمەتێکی خۆڕسکانەیە لەلایەن ئەو دانیشتوانی کە گوندنشینەکانن زیاتر کانیاوەکان و سەرچاوی ئاوەکانیان بەرە وشک بوونەچێت ئەوان خۆڕسکانە تا ئێستا هەوڵێنداوە لە زۆربەی ئەولادیانە لەو شوێنانی کە ئاوەکان کەم بووەتەوە هەستاون بە دەردانی سەرچاوە ئاویەکان لە چەمەکان لە کانیاوەکاندا لەو کوێراوانەی کە هەن بۆ ئەوەی ئاوەکان تا ڕادێک ببوژێنەوە بۆ ئەوەی ئەو ئاسک و ئاژەڵە کێوانە کە زیاتر لە دەشتەکانی گەرمیاندا ئاسکەیە و کۆمەڵێکی زۆریش لە ئاژەڵ و باڵندەی کێویشەیە بۆ ئەوەی ئەوانە تینوو نەبن بەوتەی هەندێک سەرچاوە کە بەیەنارتیان ڕاگەاند و ئاسکیان بینیوە کاتچاوەکانی کوێر بوون لە تیرواندا بۆ ئەوەی ئەمانە ڕوونەدات و ئەو ئاسک و ئاژەڵە کێویانە باڵندەکانیش لەناو نەچن و تووشی ڕەوکردن نەبن لە پسنوورانە ئەوان تاوەکو ئێستا توانیویانە بەوتەی خۆیان زۆربەی سەرچاوە ئاویەکان پاک بکەنەوە چاکی بکەن بەڵام ئەوان دەڵێن ئەمە توانایەکی سنووردارە لە هەر لادەیەکدا خەڵکی لادەکان خۆڕسکانە پێێستاون توانایەکی سنووردارە تەنها ئەتوانن بە بێڵ و قوڵنگە و بە هەندێک ئامێری سەرەتایی کۆمەڵێک چاڵاوی زیاتر هەڵبکەنن و ئاوێکی زیاتر دابین بکەن بەڵام بەوتەی ئەوان ئێستا کە سەرەتای مانگی شەشە ئەو گرفتانە ڕەنگە وەکو شێوەیەکی کاتی چارەسەر بکرێت بەڵام تا دێت پلەکانی گەرما بەرزترە بنەوە نەبوونی ئاوی شوریان نەبوونی بارانی شەم ساڵ وای کردووە کە ڕێژەیەکی زیاتر ئەو دادەبەزێت بۆیە بەوتەی ئەوان ئەو سەرچاوە ئاویانەی کە ئەوان دەری دەدەنەوە پاکی دەکەنەوە لە ئێستادا بۆ ماوەیەکی زەمەنی دیاریکراوە پێیان وایە دەبێت حکوومەت بە ئامێری چاڵ هەڵکەندنی گەروەک شۆفڵ و حەفارە ببوورە هاوکاریان بکات بۆ ئەوەی بتوانن ناعور و سەرچاوی ئاوی زیاتر دەربدەن بۆ ئەوەی سەرچاو ئاویەکان مەودایەکی زیاتریان هەبێت هیچ نەبێت بگاتەوە کاتێک کە وەرزی دابارین دووبارە دەست پێکاتەوە ئەو ئاسک و ئاژەڵە کێویانە یان ئەو باڵندە کێویانەی هەن لە ناو نەچن و تووشی کۆچ و کۆچڕەوی نەبن و لە ناوچەکەدا بمێننەوە. گەرمیان سوپاس بۆ خستنەڕۆی تەواوی زانیاری